لهم قربال غير تقول هنا رك ما دسكي ابو خادم لا شديد والله شويني فيستيفال هنار جماعة باني تابع صلاة تاني به صلاة يلا برو شو يا ابو نخواردم كازمه شواري خلق لشو يا ابو نخواردم كازمه شواري چارەکێ بۆ نە و خەڵکە بین لەسەر جادە خەریکی ناخواردنی بەیانیە بەخێر بێن بۆ فیستیڤاڵی هەنار لە هەڵەبجە شەید لەگەڵ هاوڕانی خۆشەویستمان گەشتینە سێسایق و بەردەوامین لە گەشتەکەمان هەردا نزیک بووینەتەوانی و فیستیڤاڵی هەنار سەردانیکەرێکی زۆر زۆری بۆ هاتووە خوا بکە هەنارمان بەرکەوێت ئارامین بارەکەین هەوانێ ماشەڵڵا لەو هەموو قەرباڵغیە تۆڵێ هەنارێکمان دەستگێ بۆ خواردن جماعة دوايا وهم ما بينا وقف هنا بانخوان برا الاستيمانية وبرا كيتو دوايا قالوا بدك تسود إن جاء قف هنا ياك تمام؟ لكوتايا قف هنا بدستوق قف هنا بدستوق ياشي معه لكوتايا شي دستوق برتقال يقف هنا لهواي اشتي كوشتر طبعا جماعة سيرترين خواردن بيني بو فروشتن اندومي بقاوة فروشي ما الله اوي بيك ايرتن هنا اندوميش فروشي دهاتي باش بخي فيها كان بخير بالبو فيستيفالي هنا بخيرا ورنا وشربتي هنار برا درجه گەشتەکەمانە چاوم بە وێنەی کاکەوەریا کەوت و ئەتوانم بڵێن شوێنی فیستیڤاڵی هەنار بەهۆی کاکەوەریاوە چۆڵە لێسا من بەردەوام لە گواستنی دیمەنەکان بۆ یەک خۆشەویست و هاتوونێتە ناوانێ بۆی دیمەنەکان بۆ یەک خۆشەویست گوازینەوە بەڵێ هاوڕانی خۆشەویست وەرگە فیستیڤاڵی هەنار بەجێڵین و بەرەو دەرەوانێ بۆی لای نوێژی ئەسر بکەوین و گەڕێنەوانێ بەرەو شوێنی کەمپینی مانەوەکەمان کە بچۆی شەڕە لە شاری هەڵەبجە مێنەوانێ
خۆشەویست ئێمە گەشتینە سەرانگەی چاو بوو ئینشاءڵڵا شەو پێرە ئەمێنینەوە. کاک شوان وەزعەکە چۆنە؟ سڵاوتان لەبێت گەشتونێتە سەرانگەی چاوک لەگەڵ هاوڕانی خۆشەویستمان وەکو ئاگادارن خەریکی ئامادەکردنی شێوی خواردنن بۆ ئەم شەو و لەگەڵ هاوڕێیان مەسەرقاڵی ئامادەکردنی ناخواردنە بین و ئینشاءڵڵا پێکەوە چێژ لە ناخواردنە بینم بێ ئێوە ناخۆش دوایەوە شەوچەرەی ئشەوانمان هەیە و ئینشاءڵڵا پلانەکانەوە خۆی هەروات لە هەمووی گرنگتر ئەوەیە ئێمە خەریکی ئامادەکردنی ناخواردن کە بەڕاستی زۆرمان برسیە بێ ئێوە ناخۆش و ئەچین بۆ لای نزانین خەریکی چین ئەمە پاسکینە نازارەکانمانە. کە عمەرگیان سڵاو لێبێت و عەزیەتمانێ بەڕاستی ناندوومان کردووی دەستی خۆش بێ دەستی خۆش بێ دەستی خۆش بێ کاک شوانگیان دەستی خۆش بێت و عەزیەتمانێ کاک شوانگیان سڵاو لێبێت ئازارم قۆری کتێبەکەی خۆتە بۆی واڵی کاک سامان سڵاو لێبێت بەڕاستی سەرما بوو بۆ تۆ لەبەرکە کەمەش کاکی زانای شیفە خەریکی ئامادەکردنی نانە بۆی بۆمان ئینشاءڵڵا کاک زانا وەکو جارەکەی تر خەریکی کاک زانا وەکو جارەکەی تر باوەشێن بۆ بکەم باوەشێن هەچی بێ باوەشێن کای کوژم ئینشاءڵڵا دوای ناخواردنەوە ئەوانەی شەوان تر ئینشاءڵڵا دوای ناخواردن بەخوای گەورە خێمەیەکی بۆ دانێن و خەوین و دانێ پلانەکانەوە خۆی ڕاست کاک سامان عەزیەتمانێ بەڕاستی من لە خزمەتام چاومانن کاگاگرین ڕۆژێکی خۆشە شەوێکی خۆشە ئەمەش سەرانگەی چاوگە لە منی وەرگرن ئینشاءڵڵا ئێوەش ئەتوان شۆ بمێنەوە لێرە سەرانگەیەکی خۆشە شوێنی تایبەتی تێدایە بۆمانەوە واروە لە هەمووی گرنگتر پەکردناکەیە بۆ ئەو بابەتی کە ئینسان بێ لێ کاتەوانێ هەگەڵمان بێنوانێت تا کۆتایی ڤیدۆکان و لە خزمەتان مادوونەوی بەڕاستی هیلاکی تو عەزیەتێک گێژە دەباشە دێت وەڵا هاڕانی خۆشەویستم هاوڕێیانمان خەریکی ئامادەکردنی نانی ئێوارەن و بۆەوەی ئەما دووبوونەی کە دیمانە پێکەوانەیە سێش لە خواردنەکانە ببینی و دەستی چایان خۆش بێت و یاخوا لە شان ساق بێ هەر بژین کاکان بەڵێ هاوڕێیان خۆشەویستم شەوتان باش بێ وەکو دەبینن شەومان بەسەرە هاتووە ئیتر کاتی خەوە و ئیسراحەتەوە ئینشاءڵڵا بەعنیشکە هەستاین کاتمان هەبوو وەردەوردە بە پاسکی لە گەڕێنوانە بەرەو شار پێش بەخوای گەورە و لەگەڵمان بێنەوە تا کۆتای ڤیدۆ شەوتان باش هاوڕێیانی خۆشەویستم ئیتر کاتی خەوە و ئێمەش لە ماڵەفچووکەکەی خۆماندا کە خێمەکەیە چادرمان هەڵا و ئێستا دوای ئەو مادووبوونی کە بۆی پاسکیلەکانمان و گەشتمان کرد بۆ هەڵەبجەیەکی خۆشەویست بۆ فیسیڤاڵی هەنەر تر کاتی ئەوەیە بخەوین تۆزی ئیستراحەتکردن باید زووەسێن بەش و ئینشاءڵڵا باید نتوانین هەنگاوی بنین بەرەو شار و بگەڕێنەوە بە پاسکیل لەگەڵمان بگەێنەوانێت تا دیمەنە جوارەکانی چاوک لە هەڵەبجەی خۆشەویست بۆی خۆشەویست بوازینەوانی و ئێمە بەخێر و وێش بەسە لامات جارێ بە خۆدا دەسپێرم تا بەیانی بانیتان باش شەوتان باش کاتی من لە بانانی بەیانیە کاسەمان بانی باش سڵاو لێ باشی
مش بعناني تشاوقها وراني خوش اسم بيغنا خوش تاخ وتمام شو هدونا شو راسي خومنا ودو ساعات وني خوتم تر راجوم شو خوشي باش خوتم لنا خير مشتي ازور خوش وبيغنا خوش مش بعناني تشاوق كاتي ملاباني بانيه نقرم باروكيا أخو مسارانوس يربكي قاروكيا دارو بيرا دار وقد دار نوادي جماعة باني تابع صلاة عليه صلاة اللي كعب ريان بس صاغر صلاة عليه باني تابع جرس صاغر دكيم داروش تبي بس تشي خوش ما دكري ما هي حلمازك ما هو ماس حاترك او قرنيه لسه قلوبهم قوم ما سنبو ترتيبها كردن لا ما صعب بلي ماسك بينا بكعمر تلو شرنا ماسك كريم وين انا سيشتكني دساين كيدو بيخونس يا سنقلو ماسك گشتی فیزبالی هنا رو شمانوا کلا شاوی خوشایستا ماینوانه با کوتاه هات اوی توانی وان یبا لب گشته خدمتی که یوی خوشایست ما کرد و اودی منانه که گرینگا بوی خوشایست ما داستوانی یوادارم بدلتان بیت و اگر ما مصاحب سجانیه لخدمتان مگنه با مالای کوتاه کینو و سلام سپاس بخوای گەورە کە بە سەلامەتی گەشتین و بە سەلامەتی دەگەڕێنەوە ئینشاڵڵا یوادارم بدلتان بیت و مالا بیت و خواهدیستانی براكم دايب احمد توازي خامد